ئیسلامی کوردستان چییە؟ ماوەسە سەلا سڵاو لە ئێوە ماوەسان ینی تا ئێستا بەڕێ پێوان بەڕێکەوتون ئەتوانین بڵێن نزیک بوونەتەوە لە بڵێن بارەکەی سیاسی یەکگرتووی ئیسلامی پەیامی ئەوان هەمان ئەو پەیامانەیە کە پێشتر بۆ حیزبولانەکانی تر و هەروەها بۆ حکوومەتیان ئەنات ئەوان ئەڵێن پێویستە ینی حیزبەکان یان بڵێن ئێستا کە ئەمان ئەچن بۆ بەردەم یەکگرتوو ئەڵێم پێویستە هەڵوێستێکیان هەبێ ئەوان کە ماوەی زیاتر لە 100 ڕۆژە لەسەر شەقامەکانن پێویستە حیزبولانەکانیش بێنە ناو ئەوان و پشگیریان لێ بکەن پشگیری لە داوەڕەوەکانیان بکەن کە ئەوان بۆ سندنی مافەکانیان هاتون بە شێوەیەکی مەدەنی هاتوونەتە سەر شەقام نەوێت ینی حیزبەکانیش پاڵپشتیان بکەن ینی ئەوان ئێستا لە ڕێگان نزیکن لە بارگەی مەکتەبی سیاسی یەکگرتوو کۆمەڵە دوورشمیان هەڵگرتووە بەڵام دوورشمەکان زیاتر بۆ حکوومەتە نەک بۆ حیزب تەنها ئەو پەیامیان کە هەبوو پێشتر ئاماژان پێکرد پەیامیان ئەوەیە کە حیزبەکان هەمویان هاودەک بوون لەسەر ئەوەی کە بێنە ناو خەڵک بێنە بەرەی خەڵک پشگیری لە داواکانی خۆپشاندەران بکەن. ئەتوانی چەند مامۆستایەک وەرگری ڕامیار؟ ڕامیار ئەمێ بپرسم ڕای چەند مامۆستایەکمان بۆ وەرگریت؟ هەڵبەتە شوێنەکەم دوورە من لە مامۆستایانەوە مامۆستا سالار لەبەر ئەوەی مەجای ئەوە نەبووە کە نزیک بینەوە لە مامۆستایان لەبەرەوەی کۆمەڵێک شەقامەکە بچووکە هەروەها ئێستا من ئەگەر مەجال هەبێت هاوکارم کامێرەمانەکەم بتوانم بچمە بەردەم چەند مامۆستایەک بۆی کە ڕایان بزانم سەبارەت بەوەی کە بەردەم مەکتەبی سیاسی یەکێتی نیتمان بزانم چنیان چییە ئیسلامی کوردستان ئەڵیمان ئامادە کردو کە ئێستا تەسلیم بە برایان یەکگرتوویەکەین لە یادداشتەوە هاتووە کە ئەولێتی کارەکانیان دانیشتنیان لەگەڵ حیزبولایەنە سیاسیەکان باسکردنی بژێوی ژیانیان بەگشتی موچەخۆران بە تایبەتی بێ بۆ ئەوەی کە لە ڕاستیدا موچەخۆران نەکەونە ئەو بارە ناهەموارە و دژوارەی کە ئێستا تێکەوتون زۆر بەداخەوە لە ئاسێکی زۆر مەترسیدارایە بژێوی ژیانی هاوڵاتیان. ئەی بۆچی ینی ئێوە ئەوەتان هەڵبژاد و ئەو ڕێگەی کە سەردانی حیزبەکانەکەن ئێوە پێش سەردانی یان چوونە بەردەم مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان و ئێستاش پێیان داوا بچنە بەردەم مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆچی سەردانی حیزبەکانەکان یان بەردەم خۆی لە ڕاستیدا پێشتر ماوەی سێ مانگە ئێمە خۆپشاندانەکەین سەردانی سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانمان کردووە لایەنە پەیوەندیدارە حکومیەکان و لایەنی پەیوەندیداری پەروەردەیی بەڵام بەداخەوە نەگەشتینە ئەو بڕوایی کە جوابی داواکاریەکانمان بنەوە هەر بۆیە پێمان باش بوو کە سەردانی حیزبولایەنە سیاسیەکانیش بکەین سەردانی یەکێتی نیشتمانی کوردستانمان کرد پێشوازیان لێکردین سەردانی بزنەوەی گۆڕانمان کرد پێشوازیان لێکردین و یەکگرتوو کۆمەڵیش دڵنیان کە پێشوازیمان لێکن بەڵام بەداخەوە پارتی بەیاننامەیەکی دەرکردەوەی کە پێشوازیمان لێ ناکە هەر بۆیە ئێمەش زۆر ئاسایی وەریئەگرین بەڵام دیارە ئەویانی ئێوە لەبەر ئەوەی کە پارتی ئەو بەیاننامەی دەرکردو نەچوونەتە بەردەم بارەکان یا خۆتانەتە نا ئێمە هەر ئەچینە بەردەم بارەگاکە ئەگەر بە هەر شێوازێک وەڵاممان بنەوە بەڵام نیان بە شێوازێکی ئیجابی وەڵاممانێنەوە لێک نەگەیشتنێک هەبووە بە هەڵەکە بەرچوونە بەردەم بارەگا جیاوازە لەگەڵ سەر هەڵکوتانە سەر بارەگا ئەوان بەوە ناوزەندیان کردو بەداخەوە ئێمە ئەچینە بەردەم بارەگا و یاداشیش تەسلیم بۆوانەکەین چۆن بە کۆمەڵ و یەکگرتوو لایەن سیاسەکانی تریشەکەی خۆش بێ ڕامیار ئەگەر گوێبیستی منی ئەمێ بچیتە لای ئەو مامۆسایی کە قەمیسێکی سپی بەدارێکە هەڵواسیەوە لێی بپرسی ئامانج لە هەڵگرتنی قەمیسێکی سپی بەدارێکەوە مەبەست و مەدلولی چییە؟ مامۆستا ئێوە ئەو دروشمەتان هەڵگرتووە مەبەستان چییە لەوەی کە بەو قەمیسەوە ینی بەو دارەوە قەمیسێکتان هەڵگرتووەتانە چی مەبەستمان ئەوەیە شۆڕشەکەمان شۆڕشێکی سپیە و هەموو ڕێڕەوەکان کە گرتومانەتە بەر هەمووی ڕێڕەوی ئاشتیە بەڵام هێشتا دەسەڵات هەر بەرامبەرمان زۆردار زۆر بەنات دادپەروەرانە مامەڵە ئەکات و بریندارمان ئەکات باخەتە سوورەکانە دیارە. مامۆستا سالار من ئەمڕۆ لە ئەم خۆپشاندانەیە یعنی دروشمی تازە ئەبینم لە نێو خۆپشاندەرانە بەنمونە یەکی لەو دروشمانی کە لە پێشەوە چەند مامۆستای کەڵیان گرتووە نووسیانە ئێمە زۆرمان لە دڵایە بەرامبەر بە حکومەت بەڵام هیچ ناڵێن چونکە حکومەت نییە یعنی کۆمەڵە دروشمی تی تازە هەیە کە مامۆستایان ئەمڕۆ لە خۆپشاندانەکەیە بەرجیان کردوێتەوە ئێساش ینی نزیک بوونەتەوە لە
بڵێم بارگای مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامێر عوسمان لە نێو ئاپۆڕای خۆپیشاندانەکانی مامۆسایان کە دەیانەوێت بچنە بەردەم مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان پەیامەکانی خۆیان بگێنن بەو حیزبە کە بەشدارە لە حکوومەتی هەرێمی کوردستان.